بە ناوی خی گەورە میهرەبان ئەم کاتتان باش ڕۆژوی ڕەمەزان لە هەموو لای قۆبڵ بێت بە ناوی بەڕێبەتی گشتی شارەوانەکانی سلێمانیەوە بە پێویستمانزانی ئەمڕۆ سپاس و پێزانین خۆمان ئاراسی گشت کارمەندانی بەڕێبەتی گشتی بکەین جێگران و سەرۆک بەشەکان و خۆبەکان و گشت کارمەندان سپاسی سەرۆک شارەوانەکان دەکەین کارمەندانی شارەوانەکان دەکەین کە لە ماوەی ڕابردوودا دوو ماگە ڕابردوودا زۆر ئازانە کارەکانی خزمەتگوزاری خۆیان پێشکەش بە هاوڵاتیان کردووە و نەوەستاوە. سپاسی وەزارەتی شارەوان گەشت و گوزار دەکەین خودی جەنابی وەزیر کاکساسان ئەونی ستافی وەزارەت سپاس و پێزانینی خۆمان ئاراستەی پارێزگای سلێمانی دەکەین دکتۆر هەڤاڵ و هاوکارانی و جێگرانی سپاسی ئەنجومەنی پارێزگای سلێمانی یەکەین ئەندامان ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە لە دوو مانگی ڕابردوودا وەکو تیمێک هەمومان کارمان کردەوە بە یەکەوە. بەڕێزان شارەوانی لە ماوەی دوو مانگی ڕابردوودا خزمەتگوزاریەکانی ئاسایی خۆی پێشکەش بە هاوڵاتیان کردووە بە بێوەستان بەڵام لێرەوە بە پێویستی ئەزانم ئاماژە بە چوار خزمەتگوزاری بم کە ئێمە ڕەبتێکی مباشری بە هاوڵاتیان و شارەوانەکانەوە هەیە. یەکەم خزمەتگوزاری کە هەمومان هەستی پێکەین بریتێ لە کۆکردنەوەی خۆڵ و خاشاک و چارەسەرکردنی لە ماوەی ئەم دوو مانگی ڕابردوودا لە سیانزەی سێوە تا سیانزەی پێنج ئێمە توانیمانە 40,000 تەن خۆڵ و خاشاک لە شەقام و کۆڵانەکان کۆ بکەینەوە ئەمەش بە هاوکاری کارمەندانی دڵسۆزی سەرپەرشتیاران و لیژنەکانی سەرپەرشتیاران و شارەوانەکان خۆیان و کەسی یەکەم کە معنی بوو بەمە کرێکارانی ژینگە پارێز بوون کە سپاسیانەکەین. بەڕێزان خاڵی دووەمان کە ئێمە لە دوو مانگی ڕابردوو تا ئیشمان لەسەر کردووە لەگەڵ بڵاوبوونەوەی کۆرۆنادا ئێمە توانیمانە 400,000 لیتر دژە ڤایرۆس بڕێژین لە شارەوانەکان کە ئەمەش بووە هۆکارێکی باش بۆ بڵاو نەبوونەوە و کۆتایی پێهێنانی پەتاکە. سپاسی کۆمپانیانەکەین کە کۆمپانیەکانی خۆڵ و خاشاکەکەین کە لەمانە لەم بابەتەیە هاوکارمان بوون. بەڕێزان ئێمە خزمەتگوزاری زۆر پێشکەشەکەین لە شارەوانەکان بەڵامەوەی کە لەم دوو مانگیان نەوەستا بوو خزمەتکردنی باخچەکان و سەوزایی بوو. سەوزایەکانمان لەم دوو مانگی ڕابردووە هەمووتان چاکەزانن کە مەوسمی خزمەتکردنی باخچەکانە و سەوزاییە کە ئەم کارە بەردەوام کراوە و شارەوانەکان کردویانە. کارێکی کە شارەوانەکان لە ماوەی ڕابردوو دوو مانگی ڕابردوودا کردویانە بریتی بۆ لە چاودێری زیادڕەوی هەر هاوڵاتیەک بیکا کە ئەمە لەگەر ڕێزمە هاوڵاتیان زۆر بەڕێزەوە ئەم دوو مانگە هیچ زیادڕەویشی وامان تەحدید نەکردووە بەڵام هاوڵاتی هەبوو بە فرسەتی زانیوە ئێمە نەمانهێشتووە و ڕێگریمان لێ کردووە. بەڕێزان من حەزەکەم سپاسی بەشەکە تایبەتەکانی ناو بەڕێوەبەتی گشتی بکەم لا عتعین بەڵام هەر هەمویان ئیشیان کردو بەڵام ئەوەی کە پێویستە زیاتر ئاماژەی پێ بم بەشی ژینگە بەشی ژمێریاری ئامێرەکان کارژێڕی ڕاگەاندن باخچەکان ئەو بەشانی کەش کە هەمویان هاوکار بوون وردبینی بەشەکانی کە سپاس و دەستخۆشی بۆ هەموو لایەک لە کۆتاییە زۆر بە پێویستی ئەزانم مەسجێکی شارەوانەکان ئاراستەی هاوڵاتیانی بەڕێز بکەم کە ئێمە لە دوو مانگی ڕابردووە خەڵک کەرەنتینە و لە ماڵەوە بۆ ئێمە کارمەندانی شارەوانی دەوامیان کردووە خۆڵ و خاشاک کۆ کراوەتەوە بەیانی هەستاون لە خەو هیچ خۆڵ و خاشاکێک لە بەردەمی ماڵەکەیانە نەماوە بۆیە لێرەوە داوا لە هاوڵاتیانی بەڕێزەکەم کە ئێوە هاوکاری کرێکارانی ژینگە پارێز بن چونکو ئەوانیش وەکو ئێمە کارمەند و مرۆڤن هیلاکن ئەگەر ئێمە دیقەت بین کاری ئەوان بۆستێت بۆ ماوە یەک هەفتە کاری کۆکردنەوەی خۆڵ و خاشاک بۆستێت بزان چ کارەساتی ڕوئەیە لە وڵاتەکەماندا. ئێمە ئەگەر هەمومان هاوکار بین بە فرێنەدانی کارتێکی مۆبایل یا بە فرێنەدانی وەرەقەیەکی بچووکە بە هیچی نەزانین ئەمە زەرەریشی گەورە ئەدا لە شارەکەمان بۆیە تکاتان لێ ئەەکەم چۆن ماڵی خۆمان پارێزرا و لە ماڵی خۆمان کار دەکەین و بەپاچی ڕای دەگرین با شەقامەکانش بە ماڵی خۆمان بزانین کۆڵانەکانش بە ماڵی خۆمان بزانین هاوکاری ژینگە پارێزان بین لە کۆتایە سپاسی هەموو لایەکەکان دەستان خۆش بێت.